دوای دواخستنی چەندین دانیشتن و بایکۆتکردن دوجار بەبێ ئامادەبوونی فراکسیۆنە کوردستانیەکان و سونەکان پەرلەمانی عێراق لە دانیشتنی ڕۆژی دووشەممەدا خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژێ یاسایی بودجەی فیدراڵی ساڵی 2018 ئەنجامدا. پەرلەمانی عێراق بەبێ ئامادەبوونی کورد و سونە خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژێ یاسایی بودجەی فیدراڵی ساڵی 2018 ئەنجامدا و فراکسیۆنە کوردستانیەکانیش گومانیان هەیە لە تەواوبوونی ڕێژەی یاسایی پەرلەمانتاران. دووپاتی ئەوە دەکەینەوە کە نیساب کامل نەبوو لە نێو جەلسە و پەرلەمانتاران ئامادە نەبوون کە زۆر پەرلەمانتار لە دەرەوەی قاع بوو بۆیە ئەو ئیجرایی کە کرا کە بخرێتە ناو جەدوەلی ئەعمال ئیجرایەکی غێرقانونی بوو. پرۆژە یاسای بودجە لە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەماندا نەبوو، بەڵام سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق خستیە بەرنامەی کارەوە. بۆیە فراکسیۆنە کوردستانیەکان سەرۆکی پەرلەمان با کارکردنی تاکلایەنە تۆمەتبار دەکەن. ئەم فڕوفێڵانە کە لە سەرۆکایەتی پەرلەمان بە تاکلایەنانە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە جێگەی قبول نییە، لەبەر ئەوەی ئێمە پێشتر قسەمان لەسەرەوە کردبوو و سەرۆک کوتلەکان ڕێکەوتبوون و لوژنەی مالی ڕێکەوتبوو، بەڵام زۆر بەداخەوە ئەو لە ناو پەرلەمانە بە شێوەیەک دیارە تەسیری لایەنێکی سیاسی لەسرە و ئەو تەسیرە واکە کە زیاتر سەرۆکی پەرلەمان تاکلایەنانە بڕیار بدە. دوای خوێندنەوەی یەکەم بڕیارە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان لەبارەی پرۆژە یاسایی بودجە کۆ ببێتەوە و سەرنج و تێبینیەکانیان لێوەربگرێت. مەسیجی ئەوشمان پێگەیشتووە کە سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی کردووە دوای خوێندنەوەی یەکەم کۆبوونەوە کات لەگەڵ لیژنەی دارایی و سەرۆک فراکسیۆنەکان بۆ مناقەشەکردنی ئەو تێبینیانەی کە هەیە لەبەرەوەی تێبینیەکانی کورد بە تایبەتی هەم دەستورین و هەم تەشریعین و تەجاوزە لەسەر هەندی قوانین و تەجاوز لەسەر دەستوری عێراقی. کورد و سونە و بەشێک لە پەرلەمانتارانی شیعە داواکاریان لە بودجەی ساڵی 2018 هەیە. کورد پێداگری لە گەڕانەوەی پشتی 170 دەکات و پێشتر سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان ڕێکەوتبوون بەبێ ڕێکەوتن پرۆژە یاسای بودجە نەخەنە بەرنامەی کارەوە.